سڵاو هاوڕێیانی خۆشەویستم، خۆشحاڵم دووبارە گەڕامۆلاتان لە پارتێکی نوێی کارێر مانێجنمۆت. لیڤەرپول لاپتاڵ بەسەر کەوتین بۆ قۆناغی هەشت جامی کارەباکا و لە یاری کۆتایی 9-1 بردمانەوە. ئەوەی ئەو دو یاری ئاخیری نەبینی لە پارتی پێشوو دامناوە باردوو یاری 15 گۆڵمان کرد، یعنی ئاستەکی سەر و خەیاڵی. وەزمان زۆر باشێ ئەوەی دەبینین لە خولی ئینگلیزی یەکەمین 64 بە 63 بە 62، بەڵام مانیونایتی دو یاری لە ئێمە زیاتر کردووە، مانستی یەک یاری زیاتر کردووە. ئەو جە بە خاڵێک بە دوو خاڵ لە پێش هەردووچیانیانین، بەڵام خۆشیەکەی ئەوەیە سەری دەستە چە بکەن هاوڕێیان. یاری ئەو جارە مانچستەر یونایتد و مانچستەرستی بەرامبەر یەک یاریانەیە، زۆر تایبەتە ئەو لە بەرژەوەندی ئێمە هاوڕێیان. بۆیە خولی ئینگلیزی لەناو دەستی خۆمانە ئەگەر هەڵە نەکەین یەک دویاری نەدۆڕین. هاوڕیان دەست پێ دەکەن، بەڵام پێش ئەوی دەست پێکەن ئەگەر تازم بۆ کەناڵەکە لایک و سەبسکرایب لە بیر مەکەن. یاڵە با دەست پێکەن بسمیلە. کامل تەشکیلە یاری بکەین، بەس تۆزێک دەستکاری دەکەم، ئۆلمۆ یاری پێ دەکەم، جەمالیش بۆ یەکەم جار لۆ شوێنە یاری پێ دەکەم، دیفاعەکانیش مەزبوطن، بەس ئەگە مەجار بێت تۆزێک دەرفەت بەو یاریزانانە بدەم هاوڕێیان. پێش ئەوی وەرز کۆتایی بێ با یەک دوودانیان تاقی بکەینەوە، وانە یاڵە بۆ ناو یاری بەرامبەر ئیڤارتۆن یاری یەکەم باشمان لێ بردەوە لە بیرمە، بەڵام لەبیرم نییە چەند بە چەندە لەنە لە ئیڤەرتۆنمان بردەوە. جۆنس بەڕاستی جۆنس سەلماندوویەتی کە شانی ئەساسی بێ. ئاشلیۆن یاریزان زۆر دەمێکە لە خولی ئینگلیزی یاری دەکاتن ئاشلیۆن. یاڵە لە ناو یاریگە ئانفیڵد سێ خاڵی زێڕین، چونکە لەو لای مانچستەر یونایتد و مانچستەر سیتی پێکەوە یاریانەیە. ئەوجە خۆشەکەی لەوەی بوار ئەو شۆ پێش ئەوەی ئەو یاریە ڕیکۆرد بکەم، ماستی و مانیونایتد دیاریانە بوو، بەڵام مانچستەر یونایتد 2-1 بردیەوە. سارەتا گۆلیشی خوارد، بەڵام دواتر توانی دوو گۆڵ بکە. ماستی وەزعی زۆر خراپە ئەو ماوەیە، تقریبان لە دە یاری ڕابرد و ئەگەر دو یاری برد بێتەوە یان یەک بەرامبەر بوون و بردنەوەیەک هەر ئەوەندە وەزعی زۆر خراپە. یاڵە با دەست پێکەین بە یاریەکی لووتکەیتر. بزانین جەمال لە شوێنە یاری پێ دەکەین باشە یاخودنا لێرە، بەس لە تەسەوڕ دەکەم جەمال لەم شوێنێک باش بێ. وەڵا ڕێککەوت هاوڕێیان، چۆن گۆڵ ناکەم ئەو دەرفەتە زێڕینە. ئەڵڵا ئەی هەوار ڕۆدری یاریەکەی پێشوو جامەکەی بەرز کردەوە، چۆن گۆڵ ناکە ڕۆدری نازدار خاوەن باڵۆندۆری ئەم ساڵ کە لە کۆتاییدا بەسەر بێنی سەرکەوت. هاوڕێن لە بردنەوەی باڵندۆر بەڕاستی زۆر مناقەشە و زۆر ڕفتاری ناشیرنم بینی لە ناو کووردا بە تایبەت لە ئەوروپاش و عالم بەگشتی ئەوشتار هەیە. تۆ کاتێک کە ئینسان دەنگ دەدا، یعنی نەعەدالەتی هەیە، یان بە شێوەیەشکە بڵێم بە زۆرێک نییە هەموو کات کە بەدڵی تۆ بێ. یعنی من کە دەنگ دەدەم یاریزانی دڵخوازم هەڵدەبژێرم زۆربەی کات، چونکە بەڕاستی یاری تۆ پێی حەزە، وانە هاوڕێیان. من ڕقم لە تیپی تۆ دەبێتەوە یان حەز ناکەم سەرکەوێ، بێگومان کە دەنگیش دەدەم دەنگ بۆ یاریزانی تۆ نادەم هاوڕێیان. ئەو شتە هەیە، حەز دەکەم هەمومان ئەو شتە لێک بکەینەوە، یانی شتێک نییە بڵێ وەڵاهی لەبەر ئەوەی شایان بوو بردی، وەڵی وێنی و هەردووچیان شایان بوو، بەڵام لە ڕووی ئەخلاقەوە بەڕاستی وێنی پێویستە هەندێک گۆڕانکاری لە ڕفتاری خۆی بکە لە کاتی یاری. هەر بەسیترین شت ئەو نمونەی ئەگە لە بیرتان بێ بەرامبەر ئەڵڵا، بەڵام ئۆفساید ئەو گۆڵە جوانەی ڕۆدری، بەڵام ئۆفساید. ئەگەر ئەو لە قتەی کیمیچ و وێنی لە یاری ڕیال و بایرن هەیە لە یوتیوب لە هەموو شوێنێک بڵاو بووە کە وێنی گۆڵ لە پێشن گاڵتە بەکی میش دەکا، ئەو ڕفتارانە یاریزانێک نییە بەڕاستی باڵندۆر باتەوە. یەک لەو کارانش کە خۆیان دانیان پێدانا نەبوونی ڕفتاری گونجاوی وێنی بوو، دەنا وێنی لە پێشتر بوو لە ڕۆدری، بە
سەراحەت بین لەگە یەک ڕاستە وا دەبینین ئێستا بەبێ ڕۆدری مانستی زۆر وێرانە ئەوە حاشاڵ نەگرەوە قسەیە بەڵام شتێکی تر هەیە ئەخلاقیش دەور دەبینێ گۆڵی دووەم ڕەحم ناکەین ئێستا فێر بوونە گۆلی زۆر دەکەین ناوڕێنە ئەی هاوار لە گۆلە جوانە جا بۆیە لە یاریکردن ئەنجام هەر شتێک بوو خەڵاتی تاکی کەسی هەر شتێک بوو پێویست ناکە دڵی هاوڕێکت نزیکەکەت کەسێکی بێگانە بشتێنی چونکە تاو باڵندۆ ڕۆیشت تەنیا شتێکی کاتی بوو بۆ ئێمە هات و ڕۆیوتەوە مێسی هەشتی بردەوە مێسی تەوە کریستەوە ینی ژیان بەردەوام مەیدی نالە بتوێ هەموو شتێک داد پەروەربێ بەخوای قەت ئەو شتە نابینی هاوڕێن یاڵە گۆڵێکی تر ئەی هەوار ئەی هاوار لە نونێز ئەی هاوار وەڵڵی گۆلێکی هەوڵدانێکی جوان بوو ئافتێ لیڤەرپول بەداخەوە زۆرم حەزی ئەو خولی ئینگلیزی ئەو ساڵ بباتن بەرامبەر بوو سەرەتا یاری ڕۆبرتسۆن دەرکرا کاریگەری یەکجار زۆری لەسەر ئەنجام و شێواز یاریکردنی لیڤەرپول هەبوو بەڵام ئافرین تیپێک لە سەرەتاوە یاریزانێک کارتی سووربی دواتر گۆڵە چیش بخۆی اینجا بگەڕێەوە ناو کەشی یاری گۆڵە چیش پێشکەوی ئەی هەوار ویستم بە شێوازە جووە وڵی هاوڕێیان چەند بە زمانی خۆمە چەند بە فشە و بەگاڵتۆ یاری بکەی شتی جوان بۆ ڕێک دەکەوێت ئەنجامی گەورەش تۆمار دەکەیت بەزی بەرتۆنی ژێک لەو تیپە باشانە نییە بەڕاست ئەی ئافرین لە لیڤەرپول ڕێچکەی بردنەوەی گرتووە زۆر گرنگە هەر تیپێک لە مانجی سێوە کامل پێکاتێ حازر بێ ئیدی ئەنجامەکان نازناوەکان زۆر بێ لە مانج سێوە بە دیار دەکەون ناوڕێن گۆلی سێەم بێگومان ئەی هاوار لە داری نوێت وەڵە هاوڕێن گۆلکردن زۆر ئاسان بووە نازانم ئێمە دەستمان ڕاتوە یان پاش بردنەوە یەکەم نازنا و تیپەکەمان تاوا ئامادەیە بەزاز دەکەم جەمالیش لێوێندەر خراپ نابێت تا سەلاح دێتەوە لەگەر لامین یەماڵ پێکەوە لێک شوێن یاریان پێ بکەیت یاڵڵا ئۆفساید نییە بەڵام پیکفۆرد یەک لە گۆلچە باشەکانی خولی ئینگلیزی یاڵە دەوەرنە پێش یاڵە گۆل ئەڵی هەوار لە پیکفۆرد ئەوە ئاشلیۆنگ ئەوە چی دەکرد لێندەر ئاشلیۆنگ یاریزانێکی بەتەمەنە بەڵام بەڕاستی باش ئێستا نا کاتی خۆی گۆلێکی تر بەڵام دیفاع ئێدا جەمال وەختی حرەکەیە ئەی دەستخۆش جەمال ئەی هەوا ناوڵە پیکفۆرد بۆ بورە ناوڕێن پیکفۆرد لە درۆ گۆڵ ناخوە دەبێ مەحاوەلەکەین ئیدی ئیتیمان بەوە بدەین لە نزیکەوە وەکو دوو گۆلەکەی سەرەتا ئەی هەوار شەنسەی بەدەب لە گۆڵ بایە زۆر جوان بوو زۆر ئەوە دوو یاری مەحاولە دەکەم ڕێک ناکەی ئەی هەوار جەمال حرەکەکەت جوانینە بەڵام زیادەڕۆی تێدا کرد
هیچ مەجال نییە هیچ مەجای بەرتۆ نادین هاوڕێ. ئەی هەوار ئەو حرەکەیە چ بوو لەو دەما بەخۆی تۆمانەداتێ بەخۆی کوڕی چاکە. ئافرین جەمال ئەی هەوار حەزمێ بەو شێوازت جارێک گۆڵکەم ئەو جاماتە گۆڵشی نەخۆی ناقل نابوو. کێشەنێ یاری ئەو شتانشی تێدایە و گۆڵ خواردنیشی تێدایە و ئەنجامەکانمان باش بۆ مەجای دۆڕاندنیشی تێدایە و ئەو شتانە هەر دەبێ ئەی هەوار نەمدایە دامە جۆنسی وەڵڵا ئەی هەوار ڕێک ناکەوێت خۆ بە زۆری نییە ئەو شوتە زیادە بوو. ئۆ جێمی یەکەم بە 2 گۆڵی بێ بەرامبەر لەگەر شێوازە یاریەکی بەدڵی خۆمان یانی عیبمان نەبوو بەدڵی من یاریان کراوەڕێ. وەرە بەسەرکە وێرتس بەخۆی وێرتز دەخێنرێتەوە وێرتز دەخوێنرێتەوە هەردووچی دەخوێنرێتەوە. یاریزانی ئەڵمانی کە چاوەڕوانی داهاتوێکی یەکجار گەشتی لێ دەکەن. ساڵێکی تر احتیمالە ساڵێکی تر ببینێتەوە بەڵام لە 2026 باوەڕ ناکەم لە بالی بەرکۆزم بەردەوام بێت بەڵام ساڵێکی تریش دەمینێتەوە بە بڕوای من بالی بەرکۆزم بە ئاسانی دەستبەرداری ناوێت. ئەی هەوار ویستم پاساتی دەمەوە جەشوت بکەم لێ ناگەڕێ وەڵا لێگەڕە لێ ناگەڕێت چیە بەڵام پاش 2026 لەو باوەڕێدامە لە بایرن یان ڕیال مەدرید یاری بکە وێرتس هەرچەندە حەزی بەیانەی ڕیالە بەڵام زۆر حەزەکە لە تەنیشت جەمالی ژیاری بکات جەمالی یاریزانی بایرن ڕەنگە ئەوەش بۆ کارێک بێ. ئەی هەوار وەڵا خەریک بوو گۆڵێکی خۆی ناوڕێن تۆزە بکەینەوە جددی وازە فشقیات بێنی. وەڵای تیپە چاسان کاکە باسانی دەگەمەولێ هیچ ماقول نییە هەر یەک تۆز جددی تر بووم گۆلشکە دەکەم. دەستخۆش جەمال یاڵا وەرە گۆ ئەوە وەرە نۆنێز بیتە گۆچی تیپی بەرامبەر تۆ تۆپەی دەرینە نا بە هیچ جۆرێک. ئەی هەوار مەجای نەدا بەڵام هاوڕێیان تەبدیلاتێکی دەکەم ببورن بە وێرتزنە وای وێرتیسی دێنینە ئێرە گێزە ژیاری پێ دەکەین لامین نییە ماڵیش لێرە نییە کاتە بە ناچاری کالە فیوری و کۆنساش یاری پێ دەکەین یاڵە. ئەی هەوار ئەوجار توپەکە لاوتە لە بیر نمەکە ئەوەیە کاکە لە کاتی ئەوەی یاری ڕای نەگری باشترە دەستخۆش یاڵ هاتە تەبیلاتەکە دەکرێ گۆڵ ناوەڵڵا وێرتس بەڕاستی گۆلی زۆر دەچوێنێ وێرتس ئەگەر هەڵە نەبووم نۆنێز هەدافی ئەبتاڵ ئەوروپا و خولی ئینگلیزی و جامیش بوو. ئەی هەوار مەجای نەدا حەزمێ گۆلێکی بکاتن گۆڵەکەی کرد ناوەڵڵا. And your complete coverage of the Premier League continues here on EA TV as Everton face Arsenal. Be sure to tune in for that.
ئەی هەوار حرەکەکە نەیگرت. Doucouré. Beto. ئەفیا کوێنسا Pass is incomplete. Nicely won. یەکجا یاریت پێ دەکەن کاکەوەندە باش بە یاریت پێ دەکەین. Verts. A chance now for a quick transition. یاڵە لە مێژە گۆڵت نەکردووە ئەی هەوار لە کیۆگۆرس. يلا. بەس بەڕاستی حەزمێ ڤێرتس گۆلەکی بکە. ئۆهۆ کوێنسا پاڵ دەداتەوە کاکە وەختی پاڵدانەوەی نیەوە یاریزان لەگەڵ. Jamal Musiala. ئەی هەوار جەمال و وێرتس دەکەن. Musiala. ئەی هەوار گۆڵی ئەی هەوار لە پیکفۆرد زیاد لە 4-5 تۆپی دەرینە بۆ ئاخیری پاش دوو گۆڵەکەی. They take it short. یاڵە وەڵا وێرتس شوتی زۆر بەرزەوە چیەوە Quite a distance. کاکە تاو تۆزێک ئەنانی نابم سێبەیچە ئەو کەینە گۆلی سێوم کرد Being told باوەڕکە of a هەروە goal دەزانم of دووبەیچە. City. So let's go to Alex Scott. Yeah, it's a third goal for Manchester City. It was an Oh. early cross which found him in acres of space, and it was a beautiful headed finish. They've extended هەر their بەگاڵ lead تۆ to یاریان 30 لەگەڵ دەکەین with ئیڤەرتۆن 60 بۆ minutes ئەخراپە. Cheers, Alex. Read the pass well and cuts it out. Could turn out to be a really good ball. یاڵە حەقی ئەویان نییە گۆڵەشکیان لێ بکەین مادەم ئەوەندە خراپە. He's in here یاڵە کیۆ گۆرس from a long way. کیۆ out. ئەڵڵا لە Sealed پیکفۆرد away, and the ئێ save is وەڵڵای made. شوتەکە جوان بوو. باوجاری ئەوە وەرکەی ناوڕێن بزانین گۆڵ نابێ. And the ball comes in. ئەی Oh, هەوار superb reflexes. ئەو کە لە سەبرە چ بوو Like a کاکە left shoulder کاکە keeper. ئۆڤەر ناکەم They'll have to ڕاتوم settle for a ئالێکم. corner. Short corner it is. یا ئیلاهی ئەوە چ بوو خۆ خەریک بوو گۆل بێ. ئەو شەریکی ئەم نامە چیە لۆم دێتنەوە دەمە. Could be something on. Liverpool come away with it. یاڵە دەی Well, only minutes to بڕۆ go now, جەمال and وەڵای Liverpool تۆ with بەکە a بەرز بوو commanding lead. What do you ئەی make of their هەوار performance overall? وەرمانگر بایە زۆمیم بوو خۆی جوان بوو بەڵام تۆزێک ئەو دیفاعی تێکیدا. ئەی دەستخۆش وێرتس ئەی هەو چۆن دەخشێنێ تووڕە بوو کاکە تووڕە بوو وێرتس تۆزێک Verts. گاڵتەی لەگەڵ کرد. Onto Chiesa. Verts. Oh, and he's یاڵە left his وێرتس man behind. گۆلە کاکە یەک گۆڵمان لێت دێ وەڵا کاکە مەجای تیپی نادەین. Chiesa. Good cross into the middle. هاوڕێیان یەک لە جوانترین گۆڵەکان بە سەیری ئەو پاساتەکەن ئەی هەوار و پاساتە جوانە چ بوو One of the finest goals you'll see all کێزا بوو season. ئەگەر هەڵە نەبم وەڵا وێرتس گۆلی کرد ئەی هەوار ئاگامان لێ نەما بەس ئەو پاساتە خەیاڵیەی وەڵا ئافرین چێە کێزای ئەی هەوار لە کێزا دەستخۆش وێرتس بەس ئەو پاساتەی کێزای خەیاڵی بۆ هاوڕێیان بەس سیرکەن ئەوەی دەرێ پاساتەکە لە گۆڵەکە جوانتر بوو وەڵڵاهی گۆلەکی یەکجار جوان بۆ هاوڕێیان And away we go again at 4-0 now. پاساتە جوانەی یاڵە گۆلەکی تر دێ کیۆ گۆرس Were getting into وەڵڵی it, حەقی but خۆتە not گۆلەکی anymore. پێ کیۆ گۆرس بەڵام There is the یاریەکە final تەوا whistle. بوو Plenty of positive 4 form to گۆڵی take. بێ بەرامبەر ئەنجامی ئەو لاش هەرچی بێ بەلای ئێمەوە گرنگ نییە مانستی لەگەر لیستەرستی بۆ لەگەر ئەدی لەگەر مان یونایتد نەبوو هاوڕێیان خۆمان سێرمان کرد محەممەد سلاحستەرێتن کۆرە وەرەوە کاکە وەرەوە سلاح گەڕایەوە
ئەی هاوار لە سلاحی نازدار کاکە تو بگەڕێەوە بەرامبەر فولهام. باچین تەشکیلە چاکەینە لەبەر کاک سلاحی گەڕایتەوە کورە بە سلاح بێتەوە کاکە کاسلا ناوەڵێشتە نەگەڕایتەوە ئەوڕێن سلاح با بزانین سلاح چەندی ماوە یاڵە کێشە نیە سلاح بزانین چەندی ماوە محەممەد سلاح ئۆتە محەممەد سلاح ١٠٠ حازرە لە 4 ڕۆژی داهاتوو یاری دەکاتن ئای لەو خەبەرە خۆشەی محەممەد سلاح هاوڕێیان 29 یاری یەک یاریان لە ئێمە زیاتر کردو مانستی مان یونایتد 65 دوو خاڵ لە پێشم تەنیا یاریەکیشم کەمتر کردووە حسابی ئەوەی بکەین تەواو ئەو جارە لەگەڵ یەکەن هاوڕێیان مانستی و مان یونایتد وەڵڵاهی کاتێکی باشە ئەنجامەکە هەرچی بێ لە بەرژەوەندی ئێمەیە هەرچی بێتن ئەو جارە چۆن یاری بکەین کێزە یاری پێ دەکەم جۆنس دادەنیشێنم مۆرتۆن یاری پێ دەکەم با بزانین مستەوای هەیە یاخود نە کوبارسی لە ناوەڵاوی یاری پێ دەکەین کوبارسی نە لە مێژە یاریمان بە لیوز نەکردو با لیوسیژ یاری بکە نۆنێز بە ئاساس بێ یاڵە باچینە ناو یاری دووەم یاری بەرە و ناز ناوی پریمەر لیگ ناو دەستی خۆمان ناوڕێن باوەڕ ناکەمەوە بە ئاسانی دەستبەرداری بین هەرچیمان کردبێ دەبێ بیبینەوە Well, hello and welcome to Craven Cottage. I'm Guy Mowbray and Sue Smith is alongside me for commentary and a live game from the Premier League on the way. فولهامی ئینگلیزی و لیڤەرپولی ئینگلیزی بەرامبەر یەک. Go out and give it their all. Hopefully that'll be enough for a positive result. I'm looking forward to this one. یاڵە بۆ ناو یاری یەکەوسەر ناو فولام یاری ئاسان نییە با بزانین چی دەبێت بەڵام ئێستا یاریمان لەلا ئاسان بۆ کێشەکە ئەوەیە یەوار ئەوزام لە خۆبایی نەبین باشترە با تووشی دۆرانەکی نەبین تەنە یەک خاڵ لە پێش مانستینە لە خۆبایی بین باجەکەی دەدەین بۆ ئاخیرش تەنیا یەک خاڵ خۆلینگلیزی ئەوەی خۆشە تەنیا یەک خاڵ پاش ئەو هەموو جەولەیە تەنیا یەک خاڵ لە پێشین یاڵە کێزە خۆت بسەلمێنە کێزە یارەکەی تر پاساتەکی خەیاڵیتدا ئەو جارێش پاسات و گۆڵمان دێ وەڵی سەعاجن بەس پاساتیان دامی دەست خۆش بۆ یەکە بەیەکەی تیپی فولهام کە دڵیان وا باشە و پاساتمان دەدەنێ کۆرە بە وەڵا و دیفاعل لە بەلاش یاری پێ دەکەم با خۆران ئەوشار لە خەیاڵی خۆیتی گۆل یەکەم ئەی هەوار ئەو گۆلچی ناوی چییە ئەی لینۆ گۆلچی فولام نەبوو یارە گۆڕیتیان لە لینۆ چتە یانەیەکی تر یاڵە پێویستە بەبێ سلاح ئەو یاریش بوو بینەوە هاوڕێیان یاڵە جەمالی نازدار گۆلی ئەکە ئەی هەوار فاول بۆ ئێمە دەست خۆش وەڵی بە زۆر دوورە هاوڕێیان ئەوە کەرچیەوەی نییە شوتیکە ئەو یاریزانە منداڵی ناومەتە ناوە گۆل ناخێر
surely they need to play a bit higher up than they are doing here. Nunez. نونيز Liverpool have it back now. نونيز ئەو جارە ئەی هەوەر هەوڕیان ئەوە چ بوو؟ And it's a Liverpool ئۆ corner. ئۆرتیگایە گۆچی هێدەگەکەی مانسیتی هاتی تێرە. ئۆ ئۆرتیگایەک لە گۆچێ باشەکانە. They decide against playing it in and played in short to the near post. And that's not properly away yet. ئەی هەوەر لە لامین یەماڵ. وەڵا هاوڕیان ئەو یاریە شەنسمان نییە بەڕاستی. دەبوایە تێستە گۆڵە بکەین. یاڵە شوت کە ئارتێگای گۆڵچی. وەڵا ئەو تۆپەی تازە لامینی دەبوایە گۆڵبی. شەنسی لامین تۆبلۆ ناکەتە Looks گۆڵی. promising from Liverpool. Rodri. یاڵە دیەکتان وەرن. دەوەرە کاکە. Musiala. جەمال ئەی هەوەر لە جەمال. Very nicely, but just وەڵا هاوڕیان behind the دڵێ goal. ئەو یاریە گۆڵ نابێ. هەز دەکەم بۆنی تەعادل دەکەم. ئەو یاریە خۆی چەند ببینەوە باشتر لەبەر ئەوەی یاڵە بە یادی سلاحی بە یادی ئەی هەوار ناکە سلاح کاکە. Resulted in a fairly routine save. سلاحە لامین یەماڵە. Smith Rowe. Liverpool هاتێسە recovering گۆڵی possession خۆمان well. نەبینیەوە ئەی ئافرین بۆ خۆمان. Rodri. Could be something happening for them now. وەڵای هاوڕیان Possibly ئەوزام waiting ئۆفساید. ball. ئۆفساید نەبوو. Well, it's been all Liverpool Yalla, over the Magareno, last 15 Magareno. minutes or so. They're dominating the tempo of the game, carved out several opportunities to take the lead. They just need to add a little bit of سمیزڕۆی composure when they're یاریزانی through a goal. پێشووی ئەرسناڵ. Chiesa. ئەی هەوار کێزە That's crossed the line. It'll be a throw-in. پەلەمەکە لە پاسات کاکە. Rodri. گۆڵ گۆڵ ئەی هەوار لەو هەموو شوتە جوانەی. Too hard to get the bend that تۆ was بکەنە needed چۆ to گۆڵ score. چ بکەین گوناحی مەتێدا نییە. Lukic. Reece Nelson. Perfectly anticipated. Really well won. Eh. Jamal Musiala. That's a lovely ball. There might be something building now. Nunez. گۆڵ Nunez. ئەی هاوار لە That was a نۆنێز. chance to open the خۆزگە scoring. تۆپەکەم Well, داباوە that's a huge لامین opportunity یەماڵی. to take the lead, and he just ئەو doesn't کاتەی compose دڵنیا بە himself. گۆڵ دەبوو. You can see the frustration on his face. And possession is lost by the keeper. An attack of genuine promise developing. To take the lead. یاریزانە نوێەکەمان ئەی هەوار منداڵەکە گۆڵی کرد. ئەی هەوار لەو منداڵە دووەم یاریە ئۆبزام دەرفەتی پێ دەین. وەڵا ئافرین. Well, here's the مۆرتۆنە replay. You've got باتۆ to say they مۆرتۆنە deserve it. وەڵا Piling ئافرین. the pressure on, creating opportunities, وەڵای دڵم بۆ and they گۆڵە finished خۆش it بۆڕیان. well. منداڵە ئەی دەستخۆش سەرخڕ دەرفەت We پێ go دەدەین at مادەم 1-0. خولی ئینگلیزی ئاوا یەکلایکەینەوە دەرفەت بە هەموو ئەوانەی بچووکەکان دەدەین. Alex Iwobi. بەس بۆ بزانم یاریمان بەرامبەر مانستی ماوە هاوڕێن دووبارە لیان دەبێنێت چ کێشەمانێ. And that's nicely won to see off the threat. ئەی هەوار نۆنێز تۆپەکە دووەگرت لۆداتەوە. Reed. Reece Nelson. Pass was read and the ball has changed hands. This is a promising looking attack. Looking to put the cross in. Really good pass. دووبارە ئەی هەوار وەڵا ئەو منداڵە یاریزانش چاکە هاوڕێیان غەدرم لێ کردووە ئێستا دەرفەتم پێ نەداوە. فاول وەڵای فاولە بەدەستم کەوت. ئەو لە فاولی نەگرت. Musiala. Nunez. Great chance here. گۆڵی دووەم ئەی هاوار فێرە ئەو جوولانەوەی بووینە دیفاعەکە هیچی پێ ناکرێت چونکە کەمترین جوولە دەبێتە لێدانی سزا بۆیە زۆر خاو دەبێتەوە بەرامبەر ئێمە ئەوە شتێکی باشە. Well,
can see it again. ئەی And he هەوار does لەو so گۆڵە well to جوانە slip past the دیفاع لە far چادرەمان man. دەسوورێتەوەی That's what دەستخۆش opens up the opportunity. And نا it's نا foolish to لیڤەرپول make it a بەڕاستی finish. ڕناگیرێ لە ئەبتاڵ چاوەڕی ڕکابەری بێز دەکەین قۆناغی هەشت ڕیال بێخۆشە بەرشە Into Smith بێخۆشە Rowe. Vinicius. بایریش بێخۆشە Could turn out to be a really good ball. قۆناغیش وەڵڵاهی بەرامبەر شتوتگارت بەڕاستی هاوڕێیان ئۆ گۆل یەکەم نا ڕایە لێ ناگەڕێت ئەو یەکەم جارە گۆچ دەبینی Cross far too deep for those بەرامبەر who شتوتگار بەڕاستی and that's going to be عەزابم all for دیت the first half here at Fulham. تیپێکی باش هێرشبەری هەر خۆشم نەم دەزانین چۆن دەکەونە بەرامبەر گۆڵم یعنی لە دیفاعی بە توپ So the دوو second پاساتی half kicks on. بەرامبەر گۆڵم بوو دەی مۆرتۆن چاوەڕێی زیاتر لێ دەکەین مۆرتۆن بەس ئێستادا دەنیشین بە بەچاو نەچی واتە بامسام نەکەی کاکە چکە یارزانە یەردەگانە منداڵانە بەڕاستی جێسیقەی نینە Musiala. Promising looking ball. یاڵە ئەی هاوار نۆنێس چ جوان نۆنێس Rodri put into the box. And flicked دەی on. گۆلی دووەم ئەی هاوار مۆرتۆن گۆلی دووەمی کرد That has flown into the وەڵام net. منداڵە لاوەکەمان ئاگرە A superb ئەی volley. بتخۆم لە شوێنی تەواوراوە دەستی هاوڕێیان گرنگجی یاریزان زیرەک بێ گرنگە یاریزان زیرەک بێ Connects so sweetly. ها The keeper ئەی did هاوار everything گۆلی to وەڵڵا هەردوو گۆل It's a جوان بوو brilliant goal. بەڕاستی ئافرم بۆ خۆمان یەکەم جار کە دەرفەتمان پێدا کە سەیری شکلیم کرد عەقڵم گرتی هاوڕێیان نەنا ئەو هەموو منداڵی یاریم بەوی کرد A really good interception to take the ball. Oh yes, all the practice pays off. ئەی هەوار کێزە ویستم حرەکەی پێ بکەم Now there could be a chance to counter. They've given وەڵا it خۆیان away تۆپمان here. دەنێ ئەوەندە دڵیان باشە Nunez. Musiala. یاڵە مۆرتۆن وەڵا مۆرتۆن هەر بزر بوو All Premier League for you to enjoy on the way on EA TV as Fulham face Bournemouth. All the Ay, action live Hawar. on that one. کور ئەو بەتەنیا ماوە نا مەجال نییە بەڕاستی یاریەکان هەمووی ئاسان بۆ لە لامان هاوڕێیان Jamal Musiala. وەڵی کاکە ئیوەی نیت Nunez. تیپەکان بێهێزن بەڵام ئێمە زۆر بەهێز Really بووینە well to keep that out. دقیقەی 57 بە هەندێک تەبدیلات یاڵڵا یەک دوو یاریزانی تریش بێنمە ناوەوە چێمان هەیە کوبارسی تا بە ئۆلمۆ یاری دەکەین کوبارسیش دێنینە ئێرە تیسیمیکاس و ئێرشبەریش خۆتان دەزانین چێ دێنین وێرتیسیش با بێتە نایە یاڵڵا پیانز یاریزان پێکەوە بە جوملە یاریزانمان دانیشاندو هاوڕێیان بە هەمویانی سراحت خاڵ لە پێشبی ئەوەی گرینگە بە ئیسراحەت یاری دەکەی یاریەکان باوەڕکە لەکنت ئاسان دەبیت ئەی هەوار ئەو That's how to clear it. لۆ گۆڵ نەبوو Counter-attack coming away. they وەڵڵا go. ئافریم ناوی چیە ناوکەشم لە بیچەوە باوەڕکەن ئەرێ ناوی چ بوو Into the area ئەو it goes. یاریزانە ناوی چ بوو Defence ready for what was کالە coming. فیوری لە ئەرسناڵمان کردی ئەوتە کالە فیوری ڕاست ئەرێ کاکە کەس لێ نییە Jamal Musiala. یاڵە جەمال گۆلێکی ئای Easy هەوار for the goalkeeper. وەڵی هاوڕێیان چەند بە گاڵتۆ یاری بکەی شتەکان لەکنت ئاسان دەبێ Smith Rowe. Nelson. Oh, late pass or slow getting back. Offside either way. Yeah, I think it's a bit of both. You've got to give him time to get back on side. Surely you can see what's going on. ئۆ پێرەرە وەڵی یەک لێ یاریزانە زۆر باشەکانە کە کەیفم پێدی They are sitting a bit deep here, you feel. Need to engage a little harder. لامین And unable وڵا to خەتای retain لامینی possession. ئەو دەست خۆش And he's been ئەیوبی forced into that. تا نیش چاریان نەما هەوڕیان Come for the early ball in. لامین ئەو پاساتانەی زۆر جوانە لە ڕاستیش But not all the way through. یاریەکە زۆر ئەو تو محینەمە نا هاوڕێیان حەز دەکەم خونی هیچیمان مسەوگەر کردووە ئیدیۆجە سار بینەوە دەم شاکە ئەخ ئەو تیپنەوەنە Defending just when it was looking threatening.
بیدایەتیش نەمان دەتوانین لەوانە ببینەوە وەڵڵی سەیرە ها ڕاوستە یەکیۆ گۆشت تۆپەکە لەدەست دا کاکە دەوەرت وەگرەوە Smith Rowe. حەقێک دوو گۆڵ بکەیت ئەهەی هەوار Getting a bit scrappy in the middle وەڵی right خۆشیان now. نازانستەکەن سەریان لە مشتێکدا ئەو شوێنی ئیوێ شوت کەی سمیزڕۆی But it results in an easy save. لۆ چێ لە گۆڵێ ئەم لە گۆڵێمە تۆپم پێ نەگەڕێتەوە Danny Olmo. یاڵە ئۆلمۆ Goal! ئەی هاوار لەو شوتە جوانەی Goalkeeping, that's what he's there دانی for. ئۆلمۆ یەک لەو یاریزانەی خەریک بوو بەڕێکین Short corner it is. Having a look. وەڵی No problem کا at لە all. فیوری دەبە دەبلەکەی تر گۆڵ بەیە یاڵە جەم ئەی هەوار خۆمەجال نادەن ماشەڵڵا کورە تۆپی خۆمانە وەری نەگرت Could be a chance to break here. This has to be. کورە نەکەی Real نەکەی chance here. وەڵە هاوڕێیان ئەی هاوار Anywhere but ئەو there. شوتە چ بوو himself into a great position, but he just can't finish the chance off. وڵی It's a wasted تیپەکانیش opportunity. یارمەتیمان دەدەن نا پیا حەق برێ ئۆ مۆرتۆن فێر بوو مۆرتۆن فێر بوو حرەکە دەکا هاوڕێیان ئەی دەستخۆر مۆرتۆن یاڵە مۆرتۆن And possession given away. Quick into the tackle, and the result is a throw. ئەی دەستخۆش مۆرتۆن وەڵای ئەی هەوار تۆپەکەمانداوە دەنا مۆرتۆن محاولەکی زۆر باشی کرد Iwobi. On he goes. ئەی Terrific. دەستخۆر ئەی هەوار تۆپەکەی وەردەگرن و بەس That's دۆر a دەیدەینەوە really good دەدا recovery to win the ball. دڵمان زۆر باش هاوڕێیان Could take things forward. ئەی هەوار گۆلیشی دروست کرد دوو گۆلی کرد و گۆلەکی دروست کرد Ball to the good یەکەم man. یاری Any بەسەری چیاری ideas بکار of this being a contest? ئەی Surely هاوار لە مۆرتۆن کیۆ گۆرس گۆڵی چوارەم ئافرین کیۆ گۆرس ئەو پاساتانە نیوەی گۆڵە تۆزێک ڕاوستن ئەو بۆشایە دروست دەبێ و بە ئاسانی دەچێتە گۆڵ یاڵە کیۆ گۆرس good work to regain possession. ها پێشان چۆر کردووە Chance this. گۆرە کاکەوە شوت دەکاتن Excellent work from the والله keeper to deny a فولام هەر possible ڕاوەستایە goal ئەوم تەبدیلاتیان کرد هێ تەشکیلی یەکەمیان باش نیە جۆم there. تەبدیلاتی Short بکەن corner. Picked out nicely. یاڵە کوبارسی The effort shut out. گۆلە چ بکە کاکە کوبارسی تۆش Wirtz. Jamal Musiala. یاڵە ئەی هەوار ئەو شوتانە ڕێک ناکەی And لێرە he ڕا can go here. ئەی هەوار لە ڕۆدری Why not moment there? ڕۆدری He wasn't ئەوزەم far ڕۆدریمان away. دانیشاندەوە چی شوتی کرد دقەی دقەی 88 زۆر نەماوە زۆر نەماوە یاریش بە ئەنجامێکی گەورە ببینەوە Jimenez. یا ئەی هەوار لە مۆرتۆن وەڵی شوێنی خۆی دەکاتەوە گەراوە بێ زوو زوو ئەیۆ غەریبی داوید ڕایەمان کرد بوو Likely goal. ئەی ئافرین داوید ڕایە وەڵا مۆرتۆن پیاوی یاریەکەی بەڕاستی Here it comes. The defensive job ئەی done. هەوار مۆرتۆن تۆ بیردور دەخاتەوە Danny Olmo. ئەی هەوار ئەو شانسی کوڕێکەتی وڵا پێشمان چۆ دەگەنەوەە کوڕی چاکەن ئەی هاوار لەو ئەنجامە گەورانە یەک بە دوای یەک دوم یاری چوارەم یاری بە ئەنجامی گەور دەبینەوە 6 بە 4 بەرامبەر شتوتگارت نۆبەیەک یاری کۆتاییەکە یاری رابردوو 4مان کشتێکی وا بوو ئەم مۆرتۆن یەکەوسە داوا دەکات دەرفەتی زیاتری پێ بدەین بە چاوان کاک مۆرتۆن ئەی هاوار هاوڕێیان کەتینە بەرامبەر با لیڤەرکۆزن ئەو سال لە ئەبتاڵ یاریمان لەگەڵ کرد لێک لە هەشتی پێ بوو کە لەو هەشت یاریە کە کردوان یەکیان بەرامبەر بایرن لیڤەرکۆزن بوو دوو ڕۆژ ماوە سڵاح گەڕاوە پێکاتەی سەرێکی بێگومان قۆناغی هەشت سڵاح
گەڕابێتەوە زۆر گرینگە سلاح ئەو یاریە پێویستمەم بە سلاحە سلاح گەڕاوە ئەی هاوار لەو خۆشیە کامل پێکاتە حازرین کامل پێکاتە بەس لامینیە ماڵ نابێ لێرە بێ دەبێت لە سەرەوە بێ بۆی یاری پێ بکەین لامینیە ماڵ وەڵڵە بەرامبەر بایر لیڤەرکۆزن بەڕاستی یاریەکی خۆش دەبێت یەکەم یاریش لە ناو یاریگای چییە؟ بایر لیڤەرکۆزن بیکەین هاوڕێیان یەکە و سەریان تۆزەک پارتەکە درێژ دەبێتەوە کێشە نیە یاریەکە بەردەوام دەبین ئەو یاریش دەکەین تەشکیلە وڵای بالی بەرکۆزن جێی سیقە نییە بەڕاستی جێی سیقە نییە کەواتە کامل پێکاتە یاری دەکەین هاوڕێیان یەکەوسەر بۆ ناو یاری بەرامبەر بایرن لیڤەرکۆزنی ئەڵمانی تیپەکەی جاڤی ئەلۆنسۆ جاڤی ئەلۆنسۆ جا لە هەردوو تیپی ژیاری کردووە سەرەتا لە لیڤەرپول لە هەردوو تیپ یاری نەکردو نا لە بایرن ڕیال لیڤەرپول بەڵام وەکو ڕایەنەر لە با لیڤەرکۆزنە And this is the scene here in Leverkusen ahead of this match. We're at the Bayer Arena. My name is هیوادارین وەکو یاریەکەی بەرامبەر شتوتگارت یاریەکی بەهێز بێت West Ham United midfield man Stuart Robson. And we've got action for you from the Champions League quarter-final. It's Bayer Leverkusen taking on Liverpool. Well, I've been looking forward to this one ever since they were drawn together. They're two excellent teams with a host of top-quality players. This should be a really interesting first leg. خۆلیانە پاڵەوانەکانی ئەوروپا لیڤەرپول و بایرن لیڤەرکۆزن بایر لیڤەرکۆزن دوو ساڵە تیپێکی یەکجار باشە لە خولی ئەڵمانی لە جامیش بایرن لە چوار یاری ڕابردوو یاریی لێ نەبردێتەوە یا لە نۆنێس یەکەو دەقا ئەی هەوار وەڵڵا یەکەو دەقە گۆڵمان کردبە زۆر گرنگ دەباوڕێیان بەڵام شتەکەمان لە دەزڕۆی بەس وێرتزمان لێ بردوونە نابێ شاڵەوە ئۆ گریماڵدو یارزانیش زۆر باشە پالاسیۆس بە هەمان شێوە فریمپۆ ئۆ وەڵڵا تیپەکی سعادن هاوڕێ باوەڕکەن ئاسان نابێت چییە وێرتز کاکە تیپەکەی پێشوو دەزانیمان بەس تۆ پیان مەدەی ئەو هەموو غەڵەتەی نا ئەی هەوار ئەو هەر شوو دەکا دوو یاریەکەمیش ناو بای لیڤەرکۆزنە پێویست ناکە ینی هەموو شتێک یەکلایەکەینەوە کێشەمان نییە ناو تۆپە سلاح ناگاتەی کاک جەمال ورتر بە کاک جەمال پێویستمان بە بردنەوەی کاک جەمال ئەڵڵا ئەو پاساتانی سلاحی منی کشتووە گۆڵی یەکەم ئەی هەوار لە داریۆن نونێس ئۆفساید نییە تا سلاح هەر هاتووە ئەسیستی کرد ئای لە سلاحی نازدار گۆڵێکی جوان ئەو گۆڵانی زۆرە داریۆن نونێس باوەڕ ناکەم با لیڤەرکۆزن وەکو شتوتگارت ئەزیەتمان بدە شتوتگارت بەڕاستی گۆڵچیەکەی وای کرد هاوڕێیان ئەی هەوار وەڵا خەریک بۆ لە خۆماگەم ئارنۆ نۆبل زیاتر وەی کرد با لیڤەرکۆزن یاریەکەم بە بردنەوە دەرچێت دەنا بەڕاستی هەردوو یاری ئەمە باشتر بوو ئەوەستەکەوە دەستخۆش داڤید ڕایە گۆرە گۆڵچیەکەمان نازدارە ئێمە پاسات دە جۆنس یاڵە سلاحی نازدار ئەی هەوار ئەگە دەیبڕی
ئەو یاریزانیمان بڕی بە زۆر گرنگ باوڕێیان. Well, Derek, I always found it difficult playing against my old clubs, especially Arsenal. I just felt شاکە نازام یاری دەکە یان نەبەس بەڕاستی شاکە یەک لە یاریزانە زۆر تایبەتەکانی جیهانە، زۆر تایبەتە زۆر بەڕاستی با لیڤەرکوزن ئەوەندە بێزە زۆربەی لەبەر شاکەیە یاریزانی سویسر. گۆڵ ئەی هاوار لەو شتە جوانەی جۆنس والله جوانە جۆنس. that range, though, it should be a goal. At least it should hit the target. Well, he really is danger personified, but in this game, Stuart, what do you think we might see from him? Well, he's had a great competition so far. His finishing has been so clinical. Eh, And these that's for defenders Salah. can't I'll afford to do give him Koshman. any sort of space in the box. Otherwise, they'll be punished. ئۆ هەدیەی فریمپۆنس شتێکی وایەوە ناوەکەی تۆزەکەی سەعادە باسای ناخێنێت. Grimaldo with it. And given away by Leverkusen. یاڵە جەمالی نازدار Salah نا ئۆفساید. unable to bend his run offside. تۆزێک تۆپەکەمان تاخیر کرد. That's a good ئی looking خۆمان ئەوە خەتەرە هاوڕێیان ئەوە خەتەرە ئەو شوتە خەتەرە ئەی هەوار کامیرەش پێڕانەگەیش ئەوەندە بەهێز بوو شوتەکە والله ئافرین کاک جەمال. It's a short one. It's been whipped یاڵە نونێز across. کورە نونێز Keeper's hand. والله نونێز گۆلی نەکرد. A very effective clearance. ئەوە چی کرد؟ ئەی هەوار جۆنا سانتا یاریزانی بەرگری بای ئەوە باری بەرکۆزن و ئەڵمانیا یەک لە یاریزانانێک کە بەڕاستی بەرشلۆنە و بایرن لە دوینە هەتا ڕادەچی ڕیالیش. Well, that's how to counter-attack. They did it with بەس such وڵی class, ئەمن just couldn't finish شتێکی well. وا تایبەتی لێ نابینم هاوڕێیان نازانم هەندێک یاریزانیش بەڕاستی Musiala. جاری وایە شانس It should be. دەیگرێتەوە گۆڵی دووەم. Liverpool ئەی هاوار لەو پاسات و لەو گۆڵەی the lead to 2 goals. ئیشی خۆمانەوە گۆڵە جوانانە بەس پاساتەکەی جەمال زۆر زۆر جوان بوو. Well, I have to say, he's done really well بەس here. ئافرین داری نونێت بەبێ تۆپەکەی ڕاگری Finish. That's a good goal. بۆ ئەو گۆشەی لێدا پێتوانی ئاراستەی گۆرچی شوت کە زۆربەی جار گۆڵە ناو تۆپانە دەرنای لە ئاتاری. So the ball rolling again. هەڵە با لیڤەرکوزن لیڤەرپول بەڕاستی ئاسان بۆ گۆڵکردن دەکەمە ئەوجە نازانم ئەمن بەهێز بوومە یاخود نازانم تێناگەم Grimaldo سەرتا with it. بۆ وا بوو ئێستش بۆ وایە Well, that's a decent looking attack. ئەی هەوار ئەی هەوار وەڵی هەموو شتێکم کرد بەرامبەری ئاخیری ئیمریکان لێرەیە لە یاریزانی دۆرتمۆن هەموو شتێکم کرد هەر خەتعیشی کردم Rodri. وەڵی And the ڤێرتس throw-in coming up for زۆر Liverpool. مشکلی ڤێرتس چ عەقڵم ناتگیری بێنە دووی دەیفرۆشم یەک لەو یاریزانانێک کە Hofmann. دەیفرۆشم ئەگەر داوای بکەن حەزم لە ئیمباپێ Very quick thinking there. یاڵە سلاح And the counter looks on here. Options available. یاڵە جەمال ئەی هەوار لە جەمال By Bertolino. جەمال و نۆنێز پێکەوە زۆر باشن تەنسیقیان زۆر باشە And how about شوتێکی بە سلاحی بکەین هاوڕیان یاڵە ئەی هەوار stopping the danger? هەوستەکەوە کۆرە دانێ و تۆپێک کاکە Liverpool in a position of menace. ئەی هەوار سلاح هەلۆ فشێکی شوت دەکاتن خەتەرە سلاح گەڕاوە سلاح باشترین یاریزانی Shot corner تیپەکەمان taken. And thwarted there following the cross. دووبارە کۆرنەر So a corner kick it'll be following the deflection. ئێمە زۆر باشین دەنە باری ڤەرکۆزن خراپ نییە هاوڕیان Short. Now will the cross
بەڕاستی هەز ناکەم خراپێت. Struggled to get it away properly. گۆل ئەی هەوار لەو شوتە نازدارەی بەڵام گۆل نەبوو. Just 1 Oh, minute of Tio, stoppage Fauli time, Tio. say the officials. Grimaldo. ئەی دەستخۆش یاڵە سڵە Salah. ئەی هەوار وەڵڵە ئافرین تا Defending to stop them. ئەوە تا چی کرد ئاخر لەحزە Story has been written. It's لە ڕاستیش half-time ئەو here شتانەی at the زۆرە Miami. ئەوەندەی متابعام کردووە بامان پێکاتە یاری دەکەین ناوڕێم هەوڵ دەدەین لە ئەبتاڵ بە پێکاتێکی بەدڵی خۆمان بەڵام لە خولی ئینگلیزی ئەو یاریزانەی ماندوو بوو پێویست بوو پشووی پێ دێن چکە خولی ئینگلیزی بەڕاستی تەواو باوەڕ ناکەم لە دەستی بدەین ئەی هەوار وەڵا جۆناسان تا زۆر باشە یارە گوێی لە قسەکە ئێمە بوو کە گلەی مادێ کرد فاول ئەی لۆ تاخیرت کرد کاکە گۆل 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 نا بالی بەرکۆزن ئەوە چی زاویە ئاخی دەقەکان تۆزێک مشکلەیە بالی بەرکۆزت نەکەی جۆناسانتا کاکە لەگەڵ تۆمان نەبوو تۆ باشترین یاریزانی بەس وازمان لێ بێنە Ibrahima Konate. Now Mo Salah. Just a quick reminder, we have more action from the Premier League coming your way. It's Liverpool facing West Ham United. Crossing opportunity. ئەی هەوار The moment. ئەی هەوار There's excellent. ئەوە چی کردەوە دیفاعە What a challenge. گۆچیشم تێپەڕاند هاوڕیان وەڵا ئافرین یاڵە ڕۆدی ئۆ حرەکەی کرد Play to be applauded. وەڵای ئمە بەستم شوت کەم Maybe بۆ room حرەکە for the بەڵام counter-attack. هەر سەری نەگرت Well, it fizzled out. And playing it وەڵە through. ئەڕەخۆ ڕێ هاوڕیان ئەی هەوار بەتەمای ئەڕەخۆی بی وەڵی ئەڵڵا لەو گۆڵە جوانەی ڕۆدری I think we're going to be viewing that وەڵە ئافریم ئەڕەخۆ بوو بوورە کاکە again. وەسما کردی وەڵە ئافریم ڕۆدری ئەوە چی کرد ڕۆدری وەڵە ئافریم ئەی هاوار ئەو گۆڵە جوانەی کاپتن ماجیدانی وەڵە هاوڕێیان یاریەکە زۆر زۆر ساهل بووە هەندێک یاریزان دانیشێنم جەمال پێویستی بە پشۆت جەمال کێزە سلاحیش دادەنیشێنم باش پشودا ئەو یاریە گەڕاوەتەوە یاڵڵا ئاراوخۆ پێویستی پێ یاڵڵە بە سەوەندە They've decided that now ئەی is the time to هەوار go to the bench. تیپێکی زۆر ئەی هاوار وەڵا مەجال نییە هاوڕێیان ڕەحم بە یەک تیپی ناکەین And he's through here. ئەی And he's ئەو fired بۆ نەبوو against the post. Well, the break ئێت looked خوا promising, مەعقولە but تۆ the بە danger has باستون been کەوت averted. وەڵا ئێستا یەک تیپ حەز ناکە ڕووبەڕوومان For a بێتەوە Leverkusen throw-in. Well, they have elected to go to the bench at ئۆتە this stage of the شاکە game. ئەو بۆ یە دەگە شاکە بەش تەمەنیشی گەورەیە شاکە Xhaka. خاکە دەخیندرێتەوە شاکە دەخیندرێتەوە ئەی دەستخۆش And Liverpool come away with it. Promising looking attack. ئەی هاوار کێزە تاوا هاتە پێش بەڵام ئاخیری Hoffman. بووڤانسی ئۆ هاوڕێیان خەتەرە 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 هیچمان پێ ناکرێ هیچمان پێنا والله ئافرین گۆچ Well, what can you say? ئەی ئافرین گۆچی Absolutely brilliant from the keeper. ئەو چەند How about یاریە the short corner? زیاتر لە سێ گۆڵ دەکەین ئەو یاریش ڕێسکەکەی خۆمان Well, the نەشتێنی threat باش was very real. Marvellous defending. یاڵە یەک گۆلی ترمان دوێ بۆی لە چواریانکە بەردەوام بین Nunez. Now breaking at pace. Potential danger. ئەی So هەوار many possibilities, but it didn't نۆنێس happen خۆی for و them. گۆڵ دەماوە بەڕاستی لەبەر ئەوەی دامنە نیشان نۆنێس لەبەر گۆڵکاری ئەوروپا هاچەندە دڵنیام Palacios گۆڵکاریشە on the ball. دقەی هەفتە هەوڵ دەدەین کیۆگۆرس ئەی هەوار ئەوەستەکەوە گۆرە نەکەی نەکەی The keeper. وەڵڵا هاوڕێیان شەنسمانە بوو کورە هەدیەمدا پەنارتی وەڵا ئەی هەوار لەو غەڵەتەی دابدڕایە
And that is going to be a booking for the ئەو goalkeeper تووڕەیە in وەڵا the دابدرایە opinion of the referee. غەڵەتت کرد ئەی هەوار It's converted. I don't think anyone گۆل really یەکەم بۆ questioned it. بایر لیڤەرکۆزن Well, here it is again. It takes a lot of confidence to do this. Little deep, straight. والله down the خط middle. إيكادي. All the goalkeeper can do is admire the audacity of it. Absolutely. وەڵی کاکە وار لە پێش تا دانیەوە و پاساتەکە لێ دەدەیەوە Piero Hincapié. دقی هەفتا گوتمان چێ دێنینە ناوێ یاڵە کیۆ گۆرس یاڵە هاوڕێیان دقی هەفتە سێ گۆلیشمان کردووە زۆر نەماوە یاری گەرانەوەش لەناو لیڤەرپولە بۆیە ترسە چووەمان نییە Superbly read and هەر executed. ترسمان نییە ئەوە لە خۆبایی بوون نییە بەڵام ئۆ تۆپەنە ئەگەڕێ زۆر دوور Be a بوو زۆر Leverkusen ball. Zaccagni. نەکەی With نەکەی a ئەی lot of دەستخۆش defending کوبارسی danger. Good defending. وەڵڵا ئافرین کوبارسی کاکە با گۆلەکی تر بکەین هاوڕێن Gyökeres. Oh, this is looking promising. گۆل ئەی هاوار لەو گۆڵەی The lead just زۆر بەنەرمی surely they can't let this slip now. دانی ئۆلمۆ نانەیە ئاوڕیان بەڕاستیە دەگەکان کاتێک تەبدیلات دەکەین نەجەعەت دەینێ Well, just look at this again. The speed of counter. دەستخۆشی بۆ خۆمان وەکو ڕاینەر Then through on goal. You never زۆر expect بەنەرمی to ئەو تۆپە دەرنایە that away. It's a cool finish. وەڵڵا هاوڕیان ئەوە نزیکەی Too much defending going on. چوار پێنجەم یاریە چوار گۆڵ بەلای کەم ئەی پاوەڕ شوتی کرد A good palm on it. بەلای کەم چوار گۆڵ دەکەین بەلای Like کەم that will help the cause. سێ یاری چوار گۆڵ نا دو یاری سێ یاری چوار گۆڵ یاریەک نۆ گۆڵ یاریەکی شەش گۆڵ ئێکاکە تیپ هەیە تی پێ شام دە لە شامان ئێستا وەرەوەرە و تۆپی وەگرە کاکە و لو بەجێ دێرت دووبارە بەنارتی دووبارە لێدانی سزا بەڕاستی غەڵەتی خۆمان نەبێ گۆڵ ناخۆین دووبارە ئەی هەوار بۆ کوێی لێدا وەڵا هیچم پێ نەکرا یاریەکە تۆزەک ئیسعات بوو هاوڕێن چوار بە دوو Absolutely no chance for the keeper there. Rodri. Dani Olmo with it. Beards. Oh, he's got یاڵە وێرتز وڵی بەست تۆماویدە گۆلێکی جوانمان لوکە very routine for the keeper in the end. پێنج بە دوو بی زۆر باشە پێنج بە دوو دەنە بۆ ئەنجامەش بێ ڕازینە هیچ کێشەمان نییە Ezequiel Palacios. ناو یاریگای خۆمان حەدی نەبیت دوو بەیز لێمان باتەوە سێ بەیز کور ئەوەستەکەوە And unable to وەڵا find ئەو the ماجمە target. ئەو کەلچی نییە Pressure and have to start finishing chances. کاکە ڕەشار بەناو دەکەوێت کاکە ڕەشار That was half a chance. بەساوڕیان هەست دەکەم لەوتی سلاحم دانیشاندەوە بەڕاستی وەزعم شڕە تەبیلاتەکانم زۆر زۆر زوو کرد Jeremy Frimpong. ئەو وەزعەکەی تێکدا Andri. Frimpong. ئەوەستاکەی برا یاڵڵا لامین لامین و تۆپە وەرگر ئەی دەست خۆش Now with Konate. دەست خۆش کۆ ناتی Florian Wirtz. Real chance. ئەی هەوار لەو شانسەی تۆپەکەش هاتە پێشمان بەڵام نەمان قۆستەوە بڕۆ کۆناتێ لێرەیە ترسی ناوێ 2 minutes of stoppage time coming up. Nice looking move this. یاڵە وەڵڵای شانسی وێرتس هەر شوتی پێ دەکەم هاوڕێیان دەوەرە Rodri. یاریەکە تەوا بۆ هاوڕێیان چوار بەرامبەر دوو ئەنجامەکی زۆر زۆر باش Into the return leg. Yeah, they were good going forward, that's for sure. کە یاری گەڕانەوە ناو ئانفێڵدا Defensively on too many occasions. باوەڕ ناکەم تووشی زەحمەتی زۆر ببین بارشلۆنە و ئەیسی میلان بەشلۆنە دووبێک دۆراوە وەڵڵا بەرشلۆنە و میلان یاریەکی خۆش هاوڕێیان دوایی دوو ڕۆژی تر بەڵام هەندێک نامۆمان بوات و کۆبارسی باشە سڵاح بە چاوان دەرفەتی بە تۆش دەدەین براکەم کێزە
سێ ڕۆژی تر بەرامبەر وێستهامی چواردەم ئێمەش خۆمان یەکەمیش بەرنادەین بەس جەولەی چەندەمە با سەیرێکی بکەین هاوڕێیان 30 یاریمان کردووە مانستی و ئانەش 31 یاری زیاتر اینجا بە جیاوازی 4 خاڵیش لە پێش مانچستەر سیتینە بزانین مانچستەر و مانچستەر یونایتد چیان کرد 1-1 ئەنجامێک بەدڵی من تقریبان 8 یاریمان ماوە بۆی خول بەدەست بێنین بەڵام هاوڕێیانی خۆشەویستم بە پارتەکە لەوە درێژتنە بێتەوە تا پارتی داهاتوو دێمەوە لاتانی ئینشاڵڵە بۆ یاریەکەی بەرامبەر وێستام و یاری گەرانەوە بەرامبەر بایر لیڤەرکۆزن تا ئەو کاتە یوای بەختۆری بۆمتان دەخوازم یوایم دڵخۆشیتانە تا ئەو کات تا دەگەڕێم وڵاتان خواتان لەگەڵ